جارێکم چۆن بتوانین ئەم سوشیال میدیا کاریگەریەکەی کەمتر کەینەوە ئەویش بەوە دەبێت کە پێشەوەی دەردەکە ڕوو بدە پێشەوەی بەڵاکە ڕوو بدە ئێمە گەورەترین کێشەمان ئەوەیە کە کاتێک دایک بێ بۆ لای تۆڵە مامۆستا فریام کەوە کچەکە مۆزە شڕە خەریکی کەپڵاندنە ئەو دوای چی دوایەوەی مۆبایلت بۆ کڕی دوای ئەنتەرنێتت تێکرد دوای هەموو سوشیال میدیاکەت بۆ دانا دوای تیکتۆک و نازام چی هەیە و دوای عیلاقەی بەستووە لەگەڵ کوڕێکە و عیلاقەکەشی لەگەڵ یا گەشتوتە پلەی عاشق دەینجا پیاومەوێ لە کۆڵی کاتەوە اینجا بەدە دکتۆری دەرونی و فڵان اینجا بتوانە بۆ نمونە ئەم کچ و کوڕە لێک جا بکەرەوە لێرە مۆبایلی داخی لێوە دروستێکاتەوە لێرە و هەڕەشەی لێکی لێوە دروستێکاتەوە مۆبایلەکەی لێ ئەشاریتەوە ئەچێت لە ستیتەک و لە مێرگەپان لە مۆبایلی خوشکەزا و پرزایکی بکات چۆ گەشتە پلەی عاشق و لە هەموو دەروون ناسیشا کە گەشتە پلەی عاشق بە ئاسانی کۆنتڕۆڵ ناکرێت ئەگەر دین نەبێت ئەگەر ژین نەبێت ئەگەر کەم تا زۆر هۆکارە باش و چاک و مەزبوطەکان نەبێت بۆی بە قۆتی بکەیتەوە ئەوەش سوشیال میدیای کە هەمیشە دەبێت هەمومان ئاگادار بین من پێم ناخۆشە مامۆستایەک تەلەفۆن بۆ منە کاڵە کاکتۆر مانگی سێ بۆ نایی ڕەحمەتی لێ بە سیمیناری لە مەکتەبەکەی من بکە لەسەر زەروزیانی سوشیال میدیا برا تازە لە کار ترازاوە تۆ دەبوو 15 سیمینارێکت بکردا لەسەر کاریگەری سوشیال میدیا تۆ دەبوایە 29 سیمینارێکت بکردا لەسەر خۆشەویستی درۆینە تۆ دەبوایە 1 سیمینارێکت بکردا لەسەر گرنگی خوێندن بۆ ژیان تۆ دەبوایە 15 سیمینارێکت بکردا بتوتایە بۆ نمونە ئێمە بە کەوتنەکانمان دەتوانین هەڵسینەوە بە دەست هەڵبڕین و نەزانینەکانمان زیاتر فێرە بین بە غەڵەتەکانمان ئەتوانین باشتر و چاکتر بین تۆ کاتێ تەلەفۆن بۆ منەکەیت هەڵێ 15 سێوەرە سیمینارێک بۆ پۆلی دوانزەکان بکە نیوەی هەر نەهاتوەتەوە هەر بۆ خۆی وازیە نەبوو بە 2 ساڵە نیوەی هەر بڕیاری داوای خۆیەکا بە 2 ساڵە و تەحسیل معدل ڕبعێکی تریش یەڵە تازەم ساڵ دەرەجە نارم یەکەم بە یەکوانە و دووانە و سێوانە سێرەکەم سیمینارێکە لە 200 کەس هەمووشی 15 کەس 20 کەس گوێ ناگرێت ئەو 15-20 کەسش بە ئاسانی زۆر ناتوانانی قەنەعەتی پێ بکە یان خۆی بیر و بۆچوون و ئەفکاری خۆی هەیە و ئەگەر من و تۆش نەبین کەم تا زۆر هەر باشە بۆیە دەبێت هەمیشە ئیش لەسەرەوە بکەین کە چۆن بتوانین ئیش لەسەر سوشیال میدیا و تۆڕی کۆمەڵایەتی و بەرنامە و پرۆگرامەکانی ترمان بکەین